کارەبا 24 کاتژمێریەکەی هەرێم نرخی نەوتی سپی لەلایەن هاوڵاتیان بەرز کردوتەوە. لە ناوچەقی بازاڕی هەولێریش بنکەیەکی تەندروستی فریاکەوتن بۆ حاڵەتە لە ناکاوەکان دانرا. سڵاوتان لێبێت. ئەم جارە هەرکەشە ساردەکەی زستان بە تەنیانە، بەڵکو کارەبا 24 کاتژمێریەکە کڕینی نەوتی لەلایەن هاوڵاتیان زیاد کردووە. هەندێک لە خەڵک وابیر ئەکەنەوە زۆپا دابگیرسێنن لە منەتی پارەی هیتەر باشترە. عەلی فواد فرۆشیاری نەوتە لە سلێمانی بە 964 وت لەگەڵ وەرگرتنی موچە و ئەو ڕۆژانەی پارەی موچە بە خەڵک بمێنێتەوە بازاڕی نەوت گەرمە. ڕۆژی وا هەیە نزیکەی 6 بەرمیل ئەفرۆشن. ئەم ساڵ فرۆش بە بەراورد با ساڵی ڕابردوو بۆ نزیکەی 2 هێندە زیادی کردووە. لە بازاڕدا نرخی بەرمیلێک نەوتی بێزی بە 145,000 و نەوتی بەرهەمی ناوخۆش بە 140,000 دینارە. بەپێی وتەیە فرۆشیارە سەرەڕای خواست، بەڵام نرخی هەر بەرمیلێک تەنیا 10,000 دیناری چۆتە سەر. پۆلیسی خانەقین چادری دەرچوانی کۆلیژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی لابڕ کە تەنیا داواکاریان ئەوە بوو وڵاتی عێراق دان بنێت بە کۆلیژەکەیان. دوا خوێندکارەکان دووبارە کۆڵیان نەدا و چادرەکەیان هەڵدایەوە. 27 ڕۆژە دەرچوانی کۆلیژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی قەزای خانەقین کە سەربا زانکۆی گەرمیانن لە دژی دانلەنان بە بڕوانامەکانیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە گرت بوونەتەوە. ڕاژان ماجید نوێنەری دەرچوانی کۆلیژەکە بە 964 وت پۆلیسی خانەقین بە زەبری چەک هاتن و چادرەکەیان تێکدا. 4 مەفرەزەی پۆلیسی لێو دەیانەوێت چۆڵی بکەین، بەڵام لەگەڵ ئەو هەڵوێستەی ئەوان ژمارەیان زیادی کرد و هەرزوو چادرەکەمان هەڵدایەوە. بە قسەی ئەو نوێنەرەیان پۆلیس دەیەوێت بەردەمی دەرگای سەرەکی کۆلێژەکە نەگیرێ، بەڵام ئەمان سوورن لە بەردەم کۆلێژەکە بەردەوامی بە ناڕەزایەتیەکانیان بدەن. لە ناو چەقی بازاڕ و قەڵات بنکەی فریاکەوتنی تەندروستی هەولێر کرایەوە. لەوێ ئۆتۆمبیلی فریاکەوتن و تیمی پزیشکی لێیە. هەر ڕووداوێک لەو گوزەرە ڕووبدات دەست بەجێ ئەوان ئەگەنە سەر. سامان سەلمان بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی هەولێر بە 964 وت بنکە فریاگوزاریەکە لە ناو چەقی بازاڕ و نزیک باغی شار کراوەتەوە بۆ ئەوەی لە ئەگەری هەر حاڵەتێکی نەناکاو بەدەم هاوڵاتیانەوە بچن و فریاگوزاریان بۆ بکرێت. ئۆتۆمبیلی فریاکەوتن و هەموو پێداویستێک بۆ بنکەکە دابین کراوە. سامان وتی بە نیازن چەند بنکەیەکی هاوشێوە لە شوێنە جیاوازەکانی هەولێر بکەنەوە. نەورەسەکانی سەربەنداوی ئاوەسپی لە ناحیەی سەنگاوی قەزای چەندسەمان ساڵ بە ساڵ ژمارەیان زیاد ئەبێت و دیمەنی بەنداوەکەشیان جوانتر کردووە. نەورەس بە ڕەنگە سپی و دەنوک درێژیەکەیەوە ئەناسرێتەوە لە نزیک گۆما و کەنار دەریا و زەریاکان بە کۆمەڵ ئەژین. لە هەرێمی کوردستان لە زۆربەی بەنداوەکان دەبیندرێن، بەڵام زۆرترینیان لە بەنداوی دوکانن. سەعید ئیسماعیل خەڵکی گوندی فەقێ مستەفای نزیک ئاوەسپی بە 964 وت تاکو پێش دروستکردنی بەنداوەکە هیچ باڵندەیەکی نەورەس لە ناوچەکەیان نەبووە. وەک ئەوەی تێبینیان کردووە بوونی نەورەس لە هەرێمی کوردستان کاتیە و تەنیا لە کاتی کۆسکردن دەرئەکەون. سەرچاوە زانستیەکانیش سەلماندویانە زۆربەی جۆرەکانی نەورەس بە باڵندەی تەمەن درێژدا ئەندرێن، چونکە تەمەنیان ئەگاتە نزیکەی 50 ساڵ. لە سنووری دوکان چەندین ماسی و پەنجەماسی لە مردن ڕزگار کران. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەوە بوو سەرچاوەیەک لە دوکان بە ناوی سەرچاوەی ئاوی تابین هەیە. دیارە ئەو سەرچاوەیە بەشێکی ئاوی شیرینە، سەرچاوەکە بۆ کشتتوکاڵ بەکار ئەهێنرێت، بەشێکیشی کبریتی تێدایە. بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی سەرچاوی ئاوەکە ژمارەیەکی زۆر لە ماسی و پەنجەماسی کە زۆرینیان پەنجەماسین مەترسی لە ناوچوونیان کەوتە بووە سەر. ئەمڕۆ قایمقام لیژنەیەکی پێک هێنا بۆ ئەوەی چارەسەرێکی دۆخی ئەو ماسیانە بکرێ و لە مردن ڕزگار بکرێن. ئەوە بوو بڕیاریدا کە لە ڕێگەی ئەو لیژنەیەوە هەرچی ماسیە لە بەشی ئاوە کبری تاویەکە بیان گوازێتەوە بۆ ئاوە شیرنەکە بۆ ئەوەی بتوانن ئەو سامانە بە تایبەتیش سامانی ماسی لە دەریاچەکەیان بە شێوەیەکی گشتی لە بەنداوەکە هەروەها لە سەرچاوەی ئاوی تابینیش بپارێزن. ئەمڕۆ هەموو هەوڵێکیان ئەوێ بۆ ئەوی ئەو ماسیانە لە مردن ڕزگار بکرێن و بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆیان.
هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.